من هاوبێر ئەباس ئەلی غەفور لە قوتابخانەی ئامادەی پێنجوێن تێگەڵاو سپاس بەخواتوانی بەم ساڵ بە کۆنمرەی 99.71 ببمە دووەمی هەرێم و یەکەمی سەر قەزای پێنجوێن و سپاس بۆ دایک و باوکم سپاس بۆ مامۆستاکانم کە هەوڵێکی زۆریان لەگەڵداوم و سپاس بۆ مدیر و معاونی قوتابخانەکەمان سەرەتا کە پێیان ڕاگەیاندم ساعات 5 ئێوارە و پێیان ڕاگەیاندم کە وتیان تۆ دووەمی هەرێم بووی زۆر خۆشحاڵ بووم و زۆر پێم خۆش بوو کە ئەو نمرەم هێناوە و ئەوەش هەمووی لە فەزلی خودای گەورەوەیە زۆر سپاسگوزاریم. ڕۆژانە چەند ئێستایی تەکرد تۆمۆحی تۆ ئەوە بوو کە بەدەستوێنیان تۆمۆحی تۆ زیاتر بوو؟ بەڵێ من هەر لە مناڵی ئەوە من لە مێشکا بووە کە ئینشاءڵڵا بچمە کۆلێژی توعام یعنی و هەروە سپاس بخوا توانیشم بگەێنم ئەو نمرەیە و ڕۆژانەش لە هاوینەکە چوومە خولی هاوینەوە بەڵام سایەکی زۆرم نەکرد چونکە زۆر خوێندکار لە هاوینەکە خۆیان ماندووەکەن و دوایش لە نوێی ساڵ سار دەبنەوە بەڵام من زۆر خۆم ماندوو نەکرد بەڵام سپاس بخوا کە چوینەوە خوێندنگا هەوڵێکی زۆر جدیمدا و لە کاتی لە ڕۆژەکەش ئاتوانم بڵێم ڕۆژانە بە تێکڕایی ینی هەموو ڕۆژێک بووانە بۆ بەڵام بە تێکڕایی ڕۆژانە 14 ساعت 13 ساعت ئەو ناوە سعیم کردووە. بەڵێ من ڕۆژانە مۆبایلم بەکارێنا بەڵام بە شێوەیەکی سنووردار چونکە ئەگەر سنوورێکی بۆدانی بێگومان زەرێکی زۆر لێیە بەڵام من بە شێوەیەکی سنووردار بۆ پرسیارکردن لە مامۆستاکانم بۆ گوێگرتن لە ڤیدیۆی مامۆستاکان لە یوتیوب بۆ زۆر شتی تریش بەکارمێناوە بەڵام بۆ شتی زیان بەخش و شتانە هیچ. بەڵێ کاتێکی ڕۆژەکە بیرمێ بەس حەفتانە هەچوومە دەرەوە ئەویش چونە دەرەوەکەم ئەوە بۆ چوون بۆ نوێژی هەینی ئەینا چونە دەرەوەی ترم نەبوو بە هیچ شێوەیە لە کاتی قوتابخانە بەڵێ چونە دەرەوەم هەموو بەڵام لە کاتێکی ڕۆژەکە نەخێر هیچ چونە دەرەوە و شتێکم نەبووە. وەڵای ئەو هەڵەی کە کیمیا کردم شتێکی ئاسانیش بوو بەڵام خۆی تێبینیە بووە بۆیە ئەو تێبینیە و جێبەجێ کردایە بەڵام من خۆشم ئەو تێبینم ئەزانی کرد کە وای لێخی بەڵام بیرم نەوە بیکەم تر بۆیە ئەو دوو نمرەم ڕۆی لە کیمیا بەڵام سپاس بخوا هەموو وانەکانی ترم سەبوو.